لە ڕۆژی جیهانی شانۆدا لە کەرکووک چەند چالاکیەک ئەنجام دەدرێن. شانۆیی لەو دیو دەرگا داخراوەکانەوە بە هاوکاری گروپی شانۆی هاوار و سنتەری ڕۆشنبێری کەرکووک دێتە بەردیدی بینەر و ئامادە بووە. جگە لەمەش خەڵاتی ڕێزلێنان لە هەمان ڕۆژدا دەبەخشرێت بە 20 شانۆکاری دیاری کەرکووک. ئەم چالاکیانەش بە سپۆنسەری سکرتارەتی سەرۆک مام جەلال بەڕێواچێت. دیارە ئێمە ئامادەکاریەکەین بۆ ڕۆژی جیهانی شانۆ. تەبعاان هەموو ساڵێ لە ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو دنیا مەراسیمی تایبەتەکرێ، نمایشی تایبەتەکرێ، ڕێزلێنان بۆ شانۆکارانەکرێ. ئێمە ئەمڕۆکو گروپی شانۆی هەوار شانۆیی لەو دیو دەرگا داخراوەکان کە نووسینی مەلاک ئەحمەدە، سینۆگرافیا و کاری دەرێنانی خۆمە لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری زۆر باشی گروپی شانۆی هەوار. طبعاً ئەمە بەرهەمی گروپی شانۆی هەوارە لە ڕۆژی 29 مەراسیمێک زیاتر بۆ 20 شانۆکاری دێرین و گەنج خەڵاتەکرێ. طبعاً ئەم کارە وەکو سنتەری ڕۆشنبیری کەرکووک و گروپی شانۆی هەوار بە سپۆنسەری زۆر بەڕێز سکرتارێتی بەڕێز مام جەلال لە شاری کەرکووک کە بە سەرپەرشتی کاک شاڵاو محەممەدە سپۆنسەری کارەکەمانی کرد. طبعاً هەمیشە پشتیوانە کاک شاڵاو محەممەد و کاک ڕێبین محەممەد زیاتر لە 20 شانۆکار خەڵاتەکرێ و تاری ڕۆژ جیهانی شانۆ خوێنرێتەوە. ئەم نمایشەکە ئێستایی بینین ئێمە پرۆڤەی بۆکەین لەو ڕۆژەیە پێشکەشەکرێ مەراسیمێکی تایبەت لەگەڵەوەی کە جەنگ و شەڕ لە ناوچەکە بەردەوامی هەیە بەڵام ژیان ناوەستێ. کاری هونەری و واجبە لەسەر هونەرمەند بەردەوامی بە ژیان بدەن.